یاسای لێبوردنی گشتی زۆر دەمێکە قسە و باسی لەسرە لە پەرلەمانی عێراق ئەم یاسایە کێ دەگرێتەوە بە دیاریکرایی بۆ چ پێکاتەیەکی عێراقە لە بیرمان بێت لە دوای ڕووخانی ڕژێمەکەی سەدام حوسێنەوە تا ڕادەیەکی زۆر تا ئەو کاتی داعش سەری هەڵدا سونە لە عێراقدا کرابوونە ئامانج ئاخۆ ئەم یاسایە بۆ پێکاتەی سونێ یاننا قسەی زیاتر لەسەر ئەم بابەتە دەکەین هەروەها گێڕانەوەی ئاوارە یاخود ئەوانەی کە لە ناوچە سونە نشینیەکان و بەسەدان هەزارن لە هەرێمی کوردستانن کە دەبێ بگەڕێنەوە مانگی داهاتوو لەگەڵ میوانەکەمان قسەی زیاتر لەسەر ئەم بابەتە دەکەین میوانەکەمان زۆر بەڕێز تائر بەیاتی سەرۆکی ئەنجومەنی هۆزە عەرەبیەکان ڕاستەوخۆ لە ستۆدیۆ ژووری هەواڵ لە لامان میوانە بەڕێز بەیاتی زۆر بەخێر بێن شەوتان باش گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لەم گەشتەی ژووری هەواڵی کوردستان 24 تا ئێستا یاسای لێبوردنی گشتی هەر لە پەرلەمانە یعنی هێشتا نەیانتوانیوە دەری بچوێنن ئێوە بەگشتی وەکو سونە چه تێبینیەکتان هەیە لە سەریان دەتانەوێت ئەو یاسایە چۆن بێ تەواوی بەندکراوانی سونە بۆ خۆ دەزانی زۆریان لە بەندیخانن هەمویان بگرێتەوە نعم مرحبا بكم ومرحبا بالمشاهدين بۆ بینەرانتان زۆر سوپاس بۆ میوانداریە لەڕاستیدا بابەتی پرۆژە یاسایی لێبوردنی گشتی ناوەکەی هەڵەیە لە بنەڕەتدا ناوەکەی هەڵەیە ئەگەر هاتوو یاسایەکە لێبوردنی گشتی هەبێت بابەتەکە بە شێوازێکی دیکە بەڵام دەبێت بە ناوی خۆی ناو ببرێت یاسایەکی تایبەت بێ بۆ لێبوردنی گشتی بە بڕگەی تایبەتە ئەوەی کە بە ئێمە گەیشتووە لە زانیەدەکان بە سەبارەت بە پرۆژە یاسایی لێبوردنی گشتی وردەکاریەکە سەبارەت بەچی لەسەر لایەنە سیاسیەکان لایەنەکانی چوارچێوەی هەماهەنگی و دۆسیەکانی گەندەڵی کە لە عێراقدان و ئەمە سونە نەگرتوتەوە کە سونە بە ئامان گیرەوە لە عێراقدا لە ڕێگەی مادەی چواری تیرۆرەوە لە ڕێگەی هەواڵگری نهێنیەوە لە ڕێگەی ئەو تۆمەتوانی بۆی هەڵدەبەسترێت کێشەی سونە لە عێراقدا بابەتە ئەوەیە کە نوێنەری ڕاستەقینەیان لە پەرلەمان و دەوڵەتی عێراقیدا نییە ئەگەر هاتوو سونە نوێنەری ڕاستەقینەی هەبوایە ئەوانە دەکشانەوە چونکە ڕێکەوتنەکە جێبەجێ نەکراون کە بە حکوومەتی لەسەر پێکێنراوە لە نێوی ئەودا ئەو کە ڕێکەوتنی کە کراوە پرۆژە یاسای لێبوردنی گشتی پەسەند بکرێت گەڕانەوەی ئاوەرەکان بۆ ناوچەکانیان کێشەی ئێمە عێراقدا چییە ئێمە لە پێکاتەی سونە داوا دەکەین داوایمان لێ دەکرێت هەڵبژاردنیش بکەن ئایا چۆن بەشداری هەڵبژاردن بکەین لە کاتێکدا کە زیاتر لە 200,000 زیندانی کراومان هەیە چۆن بەشداری هەڵبژاردن بکەین کە زیاتر لە 600,000 وەکو داواکراو هەیە ئایا چۆن بەشداری هەڵبژاردن بکەین کاتێکەوە 4 ملیۆن کەسمان لە ئێمە ئاوارە لە دەروی وڵاتن ئایا چۆن بم شێوازە ئێمە لە ناوخۆ لە دەروی وڵات بەشداری بکەین کە لە کاتێکدا هەموو ئاوارەمان هەیە چۆن دەیانەوێتکەوە ئەو داواکەرە لە ئێمە بکەن لەم پرۆسە سیاسیدا لە کاتێکدا ئێمە بووینە ئامانج بۆ ئەم دەسەڵاتە زۆر باشە بەڕێز بەیاتی ئێوە باسی مادەی چواری ئێرهابتان کرد ئەم مادەیە دەمەوێت هەڵوەستەیەکی لەسەر بکەین زۆربەی سونە کە گیراون بە مادەی چواری ئێرهاب تۆمەتبار کراون و لە بەندیخانن با بە ڕاشکاوانە بپرسم سونە ئێرهابین ئەگەر سونە تیرۆریست بووانە ئەگەر سونە بەشدار بە لە بابەتی تیرۆر ئەو ئێمە لە تاران بووین لە بەغدا و ناوچەکانی دیکە نەدەبووین سیرکە بەڕێز زۆرینەی سونە لە ناوچەکانیان کۆچیان پێکراوە لە کاتی هاتنی داعش کاتێک داعش بوو ناوچە سونی نشینەکە هات کاتێک ناوچەکان ڕادەستکران بۆ داعش لەلایەن حکوومەتی عێراق و دەستگا ئەمریکان و سوپای عێراقاوە کە بابەتەکە بە سیاسی کرابوو بۆ لایەنێکی دیاریکە حکومی عێراق دەکات بەڕاستی خەڵکی سونە ناوچەکانی خۆی بەجێهێشت قوربانیان بە هەموو شتێکدا لە ناوچەکانی دیکە ژیان ئەگەر هاتە باو دەرگەکانی هەرێمی کوردستان نەبوونە نەکرابوونەوە ئایا ئێمە هیچمان نەما هیچ ئاساوارێکمان دەما لە عێراقدا ئەمە پرسیارە باش بەڕێز بەیاتی سەرەتای مانگی داهاتوو ینی تا دەی دەبێ هەرچی ئاوارەی عێراقی کە زۆربەشیان بۆ خۆت دەیزانی سونەن و لە کەمپەکانن لە هەرێمی کوردستان دەبێ بگەڕێنەوە ناوچەکانی خۆیان پێ دوایە ئەم بڕیارە ڕاستە ئایا ماڵ و حاڵیان بۆ ئامادەکراوە لە ڕووی ئەمنیەوە لە ڕووی سەقامگیریەوە هەر بۆ نمونە ناوچەی جورف سەخر ناوەکەشیان کردووە بە جورف نەسر پێ دوایە دەهێڵن خەڵک بگەڕێتەوە بۆ ئەوێ
يعني مشكلة بابەتی العملية السياسية پرۆسەی سیاسی لە عێراقدا دەسەڵاتداری عێراق ئەوەی کە ڕوودەدا ئەوانە دۆڵێک و خەڵک لە دۆڵێکی دیکە چێ زامنی ئەوان دەکە بگەڕێنەوە چێ زامنیان دەکات چێ ژیانی ئەو خەڵکە زامن دەکات لە سایی بوونی ئەو میلیشایەدا کە کۆنتترۆلی ناوچەکان کردووە ئەو میلیسەی کە بینیە لە شنگالەوە دۆخەکان کۆنتترۆل تا دەگاتە باشووری بەغدا جورفی سەخر میلیشەکان کۆنتترۆلیان کردووە ئەوانە خەڵکیان کشتووە خەڵکیان ڕفاندووە بە سەدان و بە هەزاران سیرکە ڤیددیۆکانمان بینین بە بەڵگە هەیە بە بەڵگە هەیە کە ئەمانە خەڵک دەرفێن و خەڵک دەکوژن ئەمە تاوانی میلیشیاکانە چێ ئایا بەرپرسە لەم کارانە چێ ڕێگەی لە میلیشەکان گرتووە لە بابەتی مەسفای بێجی چێ ڕێگەی لە میلیشەکان گرتکاکە گوندەکان وێران کرا وەکو ئەوەی کە لە قەزای دووسخورماتوو ڕوویدا چەندین وەسەدان گوند وێران کران و خاپور کران ئەوەی ڕوویدا لە ئێثرێب لە عەزیز بەلەد سەید غەریب لە سەلاح الدین لەم ناوچانەدا هەموویان بەڕاستی ئاوەرە کراون ڕێگەش نادەن بگەڕێنەوە چێ ڕێگەدان دەکات میلیشەکانن زەوی خەڵکیان داگیر کردووە سامانەکەی دەبن نەوتەکەی دەدەزن چێلگە کشتتوکاڵەکان بەکاردەهێنن لێ ناگەڕێنکەوە ئاوەرەکان بگەڕێنەوە ناوچەکانیان ئەمڕۆ کێشەکە چییە ئێمە ئایا گفتوگۆ لەگەڵ چێ بکەین لە بەغدا لەگەڵ چێ مامەڵە بکەین لە بەغدا ئایا گفتوگۆ لەگەڵ بەڕێز سوودانی سەرۆکوەزیرانی عێراق بکەین یاخۆت لەگەڵ چوارچێوەی هەماهەنگی یاخۆ لەگەڵ میلیشەکان مامەڵە بکەین ئەوەی ئێمە متمانەمان لەدەستداوە متمانەمان بەوانە نەماوە بەڕاستی ئاڵۆگۆڕی پۆستەکان و دەسەڵاتەکان ئەمە بۆ خۆدوزینەوەی لە ڕێکەوتنەکان سیرکە ڕێکەوتنی شنگال جێبەجێ نەکرا خۆیان لێ دزیاوە چەندین ڕێکەوتی کە جێبەجێ نەکراوە هەمان ئەو میلیشیانن هەمان ئەو سەرانی میلیشیانن کەوا ڕێکەوتنەکانیان واژۆ کردووە و بەڕاستی پاشەکشیان لێ کردووە ئایا ئێمە چۆن متمانە بکەین چێ زامنی گەڕانەوەی ئاوەرەکان دەکات ئەمڕۆ چکە متمانەمان ناوە کەواتە ئێمە ئەمڕۆ بە تەواوی پرۆسەی سیاسی متمانەوان نەماوە متمانەشمان بە حکوومەت نەوە چونکە حکوومەتێکە بەڕاستی بانێکەوتووەوە مامەڵەکە دەکات زۆر باشە بەڕێزبایەتی بەڕای ئێوە ئەگەر بە ڕاشکاوەنش وەڵام دەیتەوە تا چەند مەسەلەی تایەفەگەری یاخود تایفیەت ڕۆلی لە ئاوارەبوونی خەڵکی عێراقە بۆ جار بۆ ناوە بوو بێ یاخود بۆ دەرەوە گەر بە کورتیش وەڵام دەیتەوە من سوپاس دەکەم بڕیاری مەذهبی بەڕاستی بڕیاری یەکەم بڕیاری کۆسپێکردنی سونە بڕیارێکی مەذهبیە بڕیارێکی بە سیاسی کراوە لە دەرەوە لە وڵاتانی دراوسێ لە وڵاتانی هەرێمی هاتووە بۆچی ڕێگری لە خەڵک دەکەێت بە ئیرادەی ئێرانی بۆچی ڕێگری دەکرێت ئێران مامەڵە دەکات لە ناوچەکانی ئێمە ماوەڵە دەکات ئێمە نامنەوێت لە هەموو ناوچەکان قسە بکەین لە ناوچەی خورماتوو فەرماندەیەکی ئێرانی کۆنتترۆلی دۆخەکەی کردووە لە پرۆسەی سیاسی لە ناوچە پرۆسەی کۆمەڵایەتی ئەو ناوچانەوە ئەو گوندانی کە کۆچیان پێکراوە و ڕاگوێزراون بە سەدان خەڵکی لێ بووە بەڵام ڕاگوێزراون عەرەبی سونە بم پاساوە تەنانەت تورکمانی سونەش ئاوەرە کراوە کەواتە ئامانجەکە مەذهبی و تائیفیە لە شنگال بە خەڵک کرا لە ناوچەی سەلاح الدین لە حیزام پشت دەور و پشتی بەغدا پشتێنەی بەغدا مامە کەواتە ئێمە ئەمڕۆ مامەرە لەگەڵ حزبی تایفی دەکەین یاسای چوارەی تیرۆر دەبێت بەڕاستی هەموو سەرانی میلیشیەکان دادگایی بکرێت بەڵام ئەم یاسایە تەنها و تەنها لەسەر سونەت جێبەجێ دەکرێت نەکە سەر لایەنەکانی دیکە ئەو تیرۆریستە میلیشیایەکەوە پێ دەڵێن لەدەوە یاسای بەڵام دادگایی ناکرێت بەڵام سون هەر شتێ بکە دادگایی دەکرێت ئەمڕۆ بەڕاستی کێشەکە چییە هیچ زەمانەتێک نییە بۆ گەڕانەوەی ئاوارەکان بۆ ئەوەی کەوە خەڵکەکە بە ژیانێکی شەرەفمەندانە بچی تەنانەت متمانەمان بە ئیدارەی ئەمریکاش نەماوە بەڕاستی متمانەوە کە ڕێگەیان بەوەن داوە کۆنتترۆلی دۆخەکە زۆر باشە زۆر بەڕێز سائر البەیاتی سەرۆکی ئەنجومەنی هۆزە عەرەبەکان گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان بەچە سانیەک پێشتر ئێمە گوتایەکمان هەبووە پەیامێکمان هەبوو بۆ سەرۆک مەسعود بارزانی بۆ ئەوەی کە دەسوەردام بکەن لە بابەتی پرۆژە یاسای لێبوردنی گشتی داوای دادپەروەری دەکەین ئێمە نامەنەوێت تیرۆریستان ئازاد بکەین بەڵام دامەنەوێت دادپەروەری لە یاساکەدا هەبێت لە ڕێگەی یاسای لێبوردنی گشتی پێویستە هەندێک لە بابەتەکان هەڵ بۆ شێرێنێنەوە کە پێویستە کە بەشێک دەگرێتەوە ئەمە پەیامێکە دووپاتی دەکرێت بۆ سەرکردایەتی کوردی لە عەرەبی کوردستان کە پێویستە هەڵوێستێکیان لەگەڵ سونەی عەرەب هەبێت بەڕاستی مێژوو زۆر باشە زۆر بەڕێز سائر البەیاتی سەرۆکی ئەنجومەنی هۆزە عەرەبەکان زۆر سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان سوپاس بوویەوە شەوتان باش.